دەمانباتە یەکێک لەو گردانەی کە زیاتر لە 10 کانی ئاوی تێدایە لە ساڵانی ڕابردوودا سەرچاوەی ئاوی گرنگی گوندەکەیان بووە. ئەم بانە 4 ئاوی هاتیە ئەوە 4. مام عەزیز دانیشتووی گوندی بەرلووتی قەزای کەلارە باس لەوە دەکات زۆرێک لە کانیاوی گوندەکەیان وشکی کردووە. ئەو دەڵێت لە دوای بوومەلەرزەکەی کۆتایی ساڵی 2007ەوە زیاتر درکیان بەوە کردووە جوڵەکانی بوومەلەرزە هۆکار بوو بێت بۆ گۆڕینی ڕێڕەی و ئاوی کانیاوەکان بە جۆرێک لە هەندێک شوێن کانی و کارێز وشکی کردووە و لە هەندێک شوێنیش بوژاوەتەوە. قوربان ئەم جێگای ئەمەتیاوێسیان ئەم کانیە ئەم گردە حسەی 10 ماڵی هاتیە هەر ماڵێکیش 2 ماڵی لێ بۆ تۆ بەڵام ئەو کاتە کە مەلەرزەکە ئاوەکە زیایی کرد ئیساتی ئاوەکە کەمی کردووە و ئەوکو کەمیشی کردووە ڕێڕەوی ئاوەکە وا هەستەکەین گۆرابی لەبەرەوە ئەو ئەرزە کە هەزەیەکی کردووە درزی بردووە ئاوەکان ئێمەشی ڕێڕەوی گۆرابێ ئاوەکان کەمی کردووە ئەمجا وشکە ساڵی تەسیرەکە لێ. دانیشتوانی گوندی بەرلوود دەڵێن نزیکەی 25 کانی لە گرد و دەشتایەکانی گوندەکەیان بوونی هەیە بەشی زۆریان وشکی کردووە و چەند دانەیەکیشیان بوژاوەتەوە بەڵام ئاوی زۆر نییە. بە پێ و داتایانی کە دەستی من کەوتووە لە ئەم ساڵدا 106 جوڵەی بوومەلەرزە لە سنووری داری گەرمیان ڕوویداوە و بەشی زۆرینەیان لە ڕۆژهەڵاتی قەزای کەلار بووە. بە پێ قسەی شارەزایانی بواری جوگرافیا و کەشوهەواش زۆر جار جوڵەکانی بوومەلەرزە دەبنە هۆی گۆڕینی ڕێڕەوی سەرچاوئاوەکان. ئەو بوومەلەرزانەی کە ڕوویان داوە کەمترینیان هاوڵاتیانی ناوچەکە هەستیان بە جوڵە و لەرینەوەی زەوی کردووە بەڵام کاریگەری سروشتی بە دوای خۆیدا هێناوە. کانیاوەکان دابش بوونە سەر چەند چینێک کانیاوی قوڵمانەیە لەگەڵ مامناوەند دووری سەرەوە و چینەکانی ژێر زەویش پێچاوپێچن و کاتێک بوومەلەرزە ڕووەدا طبعاً کاریگەری ڕاستەخۆ یاخود ناڕاستەخۆ کاتە سەر چینەکان بەوەی کە بوومەلەرزە بەوەی جوڵانی پلێتەکانەوە ئەو چینانە ئەو پێچاوپێچی ئاوی ژێرزەویە بەتایبەت کانیاوەکان تێکەدات و لە هەندێ ناوچە کانیاوەکان ئاوەکەی زیاد دەبێ و لە هەندێک شوێن ڕۆ ئەچێت. لەمە دانیشتوانی گوندی بەرلوود چاویان لەوەی ئەم ساڵ بچنە ناو زستانێکی تەڕ و باراناوی و جارێکی تر تەقینی ئاویکانی و کارێزەکانیان وەک ساڵانی ڕابردوو ببینن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.